خۆهەڵدانێکی پەرمەترسی ژیانیان بەندە بە گولیسێکی پۆڵاینی 1-2 سانتیمەتریەوە، واتە لە نێوان ژیان و مردنیاندا تەنیا 1-2 سانتیمەتر هەیە. با لە نزیکەوە تەماشایەکی ئەم گولیسە پۆڵاینە بکەین. پۆڵا پێکاتەیەکی یەکپارە نییە، بەڵکو ئەویش لە ئەتۆمەکان پێکاتووە. ئەویش بریتیە لەو ئاسنەی کە بە ڕێژەی 1 تا 2 کاربۆنی ئاوێتە کراوە، لە نێوانیاندا بۆشایی هەیە. ئەو پەیوەندیە توند و تۆڵەی لە نێوان ئەتۆمەکانیدا هەیە بە سەرهێزی ڕاکێشانی زەویدا باڵا دەست دەبێت. کە بینایەکیش دروست دەکەین چیمەنتۆ دەخینە نێوان خشتەکانیەوە، هەر ئەمە خشتەکان بەیەکەوە دەبەستێتەوە. هەروەها بۆ ئەوەی بیناکە تۆکمە بێ، پایەکانی بە شیش دەبەستینەوە. کاتێک گەردوون لە ڕێگەی تەقینەوە گەورەکەوە ئافرێنرا، هاوکات 4 هێزی هەمیشەیی ئافرێنران. یەکەمیان هێزی ئەلکترۆموگناتیزی، هێزی لاواز، هێزی گەورە، هێزی ڕاکێشانی زەوی. گەر ئەمانە نەبوونایە ئەو پارچانەش نەدەبوون کە ئەتۆم پێک دەهێنن. گەردیلەکان دروست نەدەبوون و هیچ شتێکی تریش نەدەهاتە بوون. ئێمەیش بوونمان نەدەبوو. گەر یەکێک لەمانە نەبوونایە پرۆژەی ئەتۆم شکستی دەخوارد. سەرەتا ڕووناچی هەبوو. لە جەستەی مرۆڤدا 7 ئۆکتلیۆن ئەتۆم هەیە، واتە ژمارەیەکە بە 27 سفرەوە. هەروەها لە گەردووندا دەبەتوانی 82 ئەتۆممان هەیە، واتە ژمارەیەکە بە 82 سفرەوە. ژمارەیەک نییە کە بتوانین بیشی خوێنینەوە. باشە ئەم ئەتۆمانە چۆن بەرهەمهێنران؟ بۆیە دەگەڕینەوە بۆ 13.8 ملیار ساڵ پێشێستا. با ئەمە گەردوونەکەی ئێمە بێ. ئەم ئاوەی دەیبینین بە ئەو بۆشاییە گەردوونیە بێ کە ئەتۆمەکان تیایدا دروست دەکرێن. ئێستا من تیشک ئاوێتەی ئاوەکە دەکەم. باگریمانەی ئەوە بکەین ئەمانە ئەم تیشکانن کە لە کاتی تەقینەوە گەورەکەدا ئافرێنراون. لە بەشی پێشوودا باسمان لەوە کرد کە هەر یەک لەمانە بە شێوەیەکی ڕازآمێز قەبارەیان وەرگرتووە. دوای قەبارە پەیداکردن ئێستا لە بۆشایی ئاسماندا چەند تەنۆکەیەکمان هەیە، بەڵام هەر یەکەیان لە ملیاران پلەی گەرمیدان. لە شۆربایەکی گەرمی لەم شێوەیەدا ئەتۆمەکان بەرهەم دەهێنرێن. باشە چی هەیە کۆنتڕۆڵی ئەم گەردوونە بکات؟ لۆک بارنێس کە گەردوونناسە سەرنجمان بۆ ئەو پێودانگە وردەی ناو ئەم بابەتە ڕادەکێشێ. گەر قەبارەی پارچەکانی خوار ئەتۆم جیاواز لەوانەی ئێستا بوونایە، ئەوە ئەمە دەبووە کارەساتێکی زۆر ناهەموار بۆ ژیانی ناو گەردوون. دەشتوانین لە زۆر ڕێگەوە لێکدانەوە بۆ ئەم بابەتە بکەین. بۆ نمونە کێشی تەنۆرکەی داون کوار 2.6 کەڕەتی دەبەتوانی ناقص 26. خۆگەر لەمە زیاتر بووایە ئەوە دەمانگوت ماڵ ئاوە تابلۆی توخمەکان، چونکە لەم کاتەدا لە جیاتی ئەو 6 ملیۆن کارلێکە کیمیاییە زانراوەی لە گەردووندا هەیە، تەنیا یەک کارلێکی کیمیایی دەبوو. ئیدی هیچ کارلێکێکی کیمیاییش ڕووی نەدەدا. ئیدی کتێبەکانی کیمیاتان ماچ دەکرد و ماڵاواییتان لێ دەکردن، چونکە لەو کاتەدا تەنیا یەک جۆر ئەتۆم و تەنیا یەک ڕەگەزی کارلێکی کیمیایی دەبوو. ئەتۆمەکانی هایدرۆجین و هیلیۆم کەمێک پاش تەقینەوە گەورەکەدا ئافرێن، بەڵام ئەتۆمەکانی دواتر لە پاش ئەوان دێنەبوونەوە. لە یەکەم ڤیدیۆدا باسمان لەوە کرد کە هەر یەک لە ئەتۆمەکان زۆر هەستیارترن لەو کاتژمێرە هەستیارانەی مرۆڤ دروستی کردوون. هەر بۆیە مرۆڤەکانیش بۆ ئایاردانی کاتژمێرەکانیان پەنا بۆ لەرە هەستیارەکانی ناو ئەتۆمەکان دەبن. بەم هۆیشەوە تەواوی کاتژمێرەکانی سەرڕووی زەوی بە گوێرەی کاتژمێرە ئەتۆمیەکەی کۆلۆرادۆ ڕێک دەخرێتەوە. باشە ئەتۆمەکان کە ژمارەیان دەبەتوانی 82 چۆن دروست دەکرێن؟ ئەم ئەتۆمانە دەبێت لە پارچەکانی خوار ئەتۆمەوە دروست بکرێن. ئەم کارێش پێویستی بە ئایاردانێکی وەها هەستیار و ورد هەیە بۆ ئەوەی هەر یەک لەوان بتوانن تا قیامەت بە ڕێکوپێکی کار بکەن. بۆ ئەوەی ئەتۆمەکان دروست بن و گەردوونیش لە نێو هاوسەنجیدا بمێنێتەوە، پێویستمان بەم 4 هێزە و هێزی موگناتیزی هەیە. 4 موگناتیزی نەبینراو، هێزی گەورە. بۆ بەرزکردنەوەی ئەم هێلکەیە چ کارێک ئەنجام دەدەم؟ سەرەتا لە مێشکمەوە فەرمان بە دەمارەخانەکان دەدرێ. مێشکم لە ڕێگەی دەمارەخانەکانەوە ماسوولکەکانی قۆڵم ئاگادار دەکاتەوە. نزیکەی 30 ماسوولکەیش لە ڕێگەی سەرپەنجەکانمەوە چوونەوە یەک. هەر بۆیە توانیم هێزێکی 25 نیوتۆنی بەکاربێنم. گەر هێزەکە بۆ 20 کەم ببێتەوە، ئەوە لە دەستەکانم دەکەوێتە خوارەوە. هەروەها گەر هێزێکی 40 نیوتۆنی بەکاربهێنم، ئەوە بە دەستمەوە دەشتێ. هەر بۆیە پێویست بەوە دەکا هێزێکی هاوسەنگ بەکاربێنم. بە ئافرێنرانی تەقینەوە گەورەکە هەر یەک لەم 4 هێزە کایەیەکی تایبەت بە ئەرکەکانی خۆیانیان هەیە. هیچ کام لەمانەیش دەزوەرنادا تا ئەرچی ئەوانی ترەوە، واتە جۆرێک لە جیاکاری هێزەکان لە نێوانیاندا باڵا دەستە. لە نێوان 4 هێزەدا بەهێزترینیان ئەوەیانە کە بە هێزی گەورە ناوی دەبین. ئەرچی ئەم هێزە تایبەتە بە دروستکردنی ناوچی ئەتۆمەکە. هەر بۆیە پێویست بەوە دەکا پرۆتۆنەکان لە ناوەڕاستی ئەتۆمەکەدا کۆ ببنەوە. ڕەنگە لە گەردوونیشدا ناسازترین پارچە پرۆتۆنەکان بن، چونکە پرۆتۆنەکان هەرگیز لەگەڵ یەکتر ناسازێن. کاتێک دوو پرۆتۆن لە یەکتر نزیک دەبنەوە بە هێزێکی نیو کیلۆگرامی پاڵ بە یەکترەوە دەنێن. دەی ئەمەیش هێزێکی زۆر گەورەیە لە ڕوانگەی دنیای ژێر ئەتۆمەکانەوە. هێزێکی نیو کیلۆگرامی واتە هێزێک دەتوانێت ئەم پێنووسەی ناودەستم بشکێنێ.
لە توخمێکی وەک یۆرانیۆمدا کە ئەتۆمەکانی 92 پرۆتۆنیان تێدایە هێزی پاڵپەیوەنانیان بەرەو دەرەوە زیاتر لە 30 کیلۆگرامە. گەر یەک پرۆتۆن لە نێوانیاندا بەڕەڵا بێ بە خێرایی 15000 کیلۆمەتر لە چرکەیەکدا لەو ناوە دوور دەکەوێتەوە. بەڵام چ خۆیان پێیان خۆش بێیان ناهێزێکی ئەوانی بە یەکترەوە بەستوتەوە، ئەویش بە هێزی گەورە ناو دەبین. ئەگەر لە ناوچی ئەتۆمەکاندا هێزێکی گەورە نەبوایە، ئەتۆمەکان نەیان دەتوانی پێکەوە بمێننەوە. هێزی گەورە هێندە بەهێزە، نزیکە لەوەی بڵین هێزەکانی تر لە چاویدا هیچ نین. گەر هێزی گەورە بە یەک ناو ببین، ئەوە بەراوردکاری هێزەکانی تر بەم شێوەیە دێدێ. هێزی ئەلکترۆمگناتیزی هێندەی 10 بەتوانی ناقص 3ە. هێزی لاوازیش هێندەی 10 بەتوانی ناقص 16ە. هێزی ڕاکێشانی زەویش هێندەی 10 بەتوانی ناقص 41. واتە ملیاران جار کەڕەتی ملیاران جار لەو لاواسترە. خۆگەرم هێزەیش سنوورێکی تایبەتی نەبوایە، هەموو شتەکانی چواردەوری خۆی ڕادەکێشە، بەڵام سنوورەکانی هێز زۆر بەرتەسکە. لە مەودایەکی دیاریکراودا کاریگەرە. مەودای هێزەکەی هێندەی 1/1 کاتریلیۆنی مەترێکە، واتە 1/10 بەتوانی ناقص 15، واتە 1 فەمتۆمەترە. مەودای کاریگەربوونی ئەم هێزە هەر هێندەیە. لوک بارنەس کە گەردوونناسە بەم شێوەیە باسیە و هاوسەنجی وردە دەکا. ئەگەر ئەم هێزە لەمەی ئێستای بەهێزتر بوایە، هەر لە سەرەتای گەردوونەوە تەواوی هایدرۆجینەکان دەگۆڕان بە هیلیۆم. لەم کاتەیشدا ئاو دروست نەدەبوو. ئەو 24 ملیۆن هاوچێشە کاربۆنیەی کە هەتا ئێستا دۆزیومانەتەوە لە 99.7 ڕوویان نەدەدا. گێرنایت لویس گەردوونناسی فیزیا لە زانکۆی سیدنیەوە سەبارەت بە ڕازی ئەو هاوسەنجەی ژیانی لە سەرزەوی ڕاگرتووە دەڵێت: بابەتی ئەوەی کە مەودای هێزە گەورەکە سنوورێکی دیاریکراوی هەبێ، دروستبوونی بڕێکی یەکسانی کاربۆن و ئۆکسجینی لەسەر ڕووی زەوی فراهم کرد. دەی هەر ئەمەیش بنچینەی ژیانە. 4 موگناتیزە نەبینراوەکە. هێزی لاواز. هێزی لاوازیش لە ناوچی ئەتۆمدا بەرپرسە لەو وەرچەرخانانەی کە ڕوو دەدەن. گۆڕانکاری لە جۆری کوارگ و لێپتۆنەکاندا دەکات. لە ڕێگەی ئەم هێزەوە بەردەبنچینەیەکانی بناغی ئەتۆم دەتوانن گۆڕانکاری لە پرۆگرامی ئافراندنی خۆیاندا فراهم بکەن و رادیۆ ئاکتیڤیەتی دروست دەبێت. بۆ نمونە خۆر چۆن دەبێتە سەرچاوەی وزە بۆ ئێمە. لە ناوخۆردا ئەتۆمەکانی هایدرۆجین لە ژێر پەستانێکی زۆر گەورەدا دەگۆڕێن بە ئەتۆمەکانی هیلیۆم، واتە خۆرچەشنی بنکەیەکی سروشتیە بۆ بەرهەمهێنانی وزەی ئەتۆم. لە ماوەی ڕابردوودا زانایان هەستان بە تاقیکردنەوەیە کە هاوشێوەی ئەوەیە لە خۆردا ڕوودەدا. کردبوونی ناوچی ئەتۆم یەکێکە لە سەرچاوە هەرە پاکەکانی دەستکەوتنی وزە، واتە وەک یەکگرتنی ناوچی ئەتۆمەکان نییە کە تیایدا ئەتۆمە قورسەکان بەکاردەهێنرێن و مەترسی تەقینەوەی ئەتۆمی تیشکدانەوەی هەیە. گەرم هێزە لاوازە نەبوایە، خۆر نەدەبوو بە سەرچاوەی گەرمی، نەدەبوو بە سەرچاوەی ژیانمان. فریمان دایسۆن کە فیزیازانێکی نێودەوڵەتیە دەڵێ: هێزی لاواز ملیۆنان جار لە هێزی گەورە لاوازترە. بەم هۆیشەوە هایدرۆجینی ناوخۆر بە شێوەیەکی جێگیر و بەردەوام دەسووتێت. هێزی لاواز گەرکەمتر یاخود زیاتر لەم بڕی ئێستا بووە. هیچ کام لەم فۆرمانی ژیان کە وابەستەی خۆرن نەیان دەتوانی بەردەوام بن. بابەتی ئەوەی خۆر بۆ سەدان ساڵە هەمان بڕ و وزەی لێوە دەردەچێ، پاشان کەم نەبوونەوە و زۆر نەبوونی ئەم وزەیە هاوسەنجێکی زۆر نامۆیە. ئەگەر هێزی لاواز نەبوایە، ئەستێرەکان وەک ئێستا نەدەدرەوشانەوە. 4 موگناتیزە نەبینراوەکە. هێزی موگناتیزی. سێم هێزی موگناتیزی ناوگەردوون بریتیە لە هێزی ئەلکترۆموگناتیزی. بە شێوەیەکی سادە ئاوایە. ئەم هێزی ڕاکێشانەیە، بەڵام ئەم هێزە ئەفسونێکی وەها بە هێزی تێدایە تەواوی هاوسەنجی ناو ژیانمانی پێوە بەندە. بناغی کارلێکە کیمیاییەکان ئەم هێزەیە. گەرم هێزە نەبوایە ئەتۆمەکان نەیان دەتوانی وەک توخمێک پێکەوە کۆ ببنەوە. ئیدی ژیانیش نەدەبوو. کارکردنی سیستەمی هەناسەدانمان، پەیوەندی نێوان مێشکمان و دەمارەخانەکان، ئاگادارکردنەوەی ماسوولکەکان لە ڕێگەی ڕیشاڵە دەماریەکانەوە، ڕۆیشتنمان، هێزی لێخشان، گرتنی شتێک. گەر هێزی ئەلکترۆمەگنەتیکی نەبوایە ئەم ئامێرانە دروست نەدەکران. تەلەڤیزیۆن، ڕادیۆ، فڕنی کارەبا، تەلەفۆن، بەڵندگۆ، تەواوی ئامێرە کارەباییەکانی ناوماڵ، یان ئەوەی کۆمپیوتەرەکان زانیاریەکان هەڵدەگرن، یان ئەوەی هاردیسکەکان دەتوانن شت تۆمار بکەن. تەواوی ئەمانە وابەستەی هێزی ئەلکترۆمەگنەتیکیە. تەواوی بزوێنەرە کارەباییەکان، فڕینی فڕۆکە، ئامێرەکانی تیشکی ئێکس، ئامێری ئێمئاری نەخۆشخانەکان، تەواوی ئەمانە بە هێزی ئەلکترۆمەگنەتیکی کار دەکەن. جان ئۆکیف کە یەکێکە لەو پرۆفیسۆرانەی لە ناسا کار دەکەن، ئاماژە بەوە دەکات کە هەلومەرجەکانی ئافراندن ژیانی مرۆڤیان بە ئامانج گرتووە. بە گوێرەی تێڕوانینی هەلومەرجەکانی ناوگەردوون ژیانی مرۆڤیان بە ئامانج گرتووە. گەر گەردوون بەم شێوە هەستیارەی ئێستا نەئافرێنرایە، ئەوە هیچ کاتێک بوونمان نەدەبوو. 4 موگناتیزە نەبینراوەکەی ناوگەردوون. هێزی ڕاکێشانی تەنۆلکەکان. ئێمە بە هێزی ڕاکێشانی زەویش ناوی دەبین. دووری ئێمە لەگەڵ خۆردا ڕێک دەخات. هەروەها سوڕانەوەی مانگ بە چواردەوری زەویدا فەراهم دەکات.
هەروەها ڕێکوپێکی ناو کۆمەڵی خۆریش لەسەر ئەم هێزە بەندە. ئەگەر هێزی ڕاکێشانی تەنۆرکەکان کەمێک بەهێزتر بوونایە، ئەوە ئەگەر هەبوو لە دوای تەقینەوە گەورەکە لە پڕێکدا کێشانەکە بوەستایە و هەموو شتێک بەناو یەکدا داڕمابە، ئیدی ژیانیش وەک شتێکی مەحاڵی لێدەهات. گەر هێزەکەیش کەمێک لاواستر بووایە، ئەوە گردون بە شێوەیەک فراوان دەبوو، هەموو شتێک لەسەر مادا دەیبەست. گەرەم هێزە نەبووایە هەموو شتێک دەفری. ئێستا با تەماشایەکی کەشتیوانە ئاسمانیەکان بکەین کە لە بۆشاییدا چۆن ژیان بەسەر دەبەن. من ئەم نانە بە ئێرەوە دەنووسێنم هەتا لە دەستم ڕانەکە. دواتر ئەو خواردنەش کە دەیکەمە نانەکەوە بە هەمان شێوە دەبێت لە دەستم ڕابکە. دواتر دەبینی ئەم قەپاغیشی موگناتیزی پێوەیە هەتا بە مێزەکەەوە بنووسێ. گەر ژیانی ناو دنیا پرۆژەیەک بێ کە ئاشکراوە هەش دیارە، ئەوە پێویستە هەموو شتەکانی ناوی لەسەر زەوی بوەستن. گەر هێزی ڕاکێشانی زەوی نەبووایە، هەموو شتێک بەرەڵا دەبوو دەڕۆیشتن. نە زەریاکان لە شوێنی خۆیان دەمانەوە، نە شاخەکانیش، نە دەریاچە و ڕووبارەکانیش. هێزی ڕاکێشانی زەوی تەنانەت گەر بۆ چەند چرکەیەکیش بوونی نەمێنێ، ژیان لەسەر گۆی زەوی تەواو دەبێ. تەواوی بوونەوەران لە شوێنی خۆیان دەکەونە لەرزە و پەرش و بڵاو دەبنەوە. ئێمە هەتا ئێستا شتێکی زۆر گرنگ نادیدە دەگرین. هێزەکان نادیدە دەگرین. گەرەم هێزانە نەبوونایە، گەردون شتێکی زۆر بێزراو دەبوو. گەر لە کاتی تەقینەوە گەورەکەدا ئەم چوار هێزە نەئافرێنرانایە، تەواوی تەنۆرکەکان وەک جەستەگەلێکی بێڕۆح لە نێو گەردووندا دەسوڕانەوە. هەرگیز لەگەڵ یەکتریشدا پەیوەندیەکی سەرنجڕاکێشیان نەدەبوو. باشە ئەم هێزانە چۆن کاریگەری خۆیان پیشان دەدەن؟ بەتە نەبینراوەکان. نیوتۆن سەبارەت بە هێزی ڕاکێشانی زەوی دەڵێ هێزە دوورە ڕاز ئامێزەکە. تەنیا هێزی ڕاکێشانی زەوی نە، بەڵکو تەواوی هێزەکانی تریش ڕاز ئامێزن. ئەم تۆپەم بەم پەتەوە بەستووە. ئەم تۆپە ئێستا لە ژێر کاریگەری دوو پەتدایە، پەتەکە و هێزی ڕاکێشانی زەوی. هێزی پەتەکە لە هێزی ڕاکێشانی زەوی بەهێزترە. گەر هێزی پەتەکە نەبووایە، هێزی ڕاکێشانی زەوی بەرەو خۆی ڕایدەکێشا. دەتوانم ئەمە ببینم. باشە ئەی پەتەکەی ئێرە لەکوێدایە؟ هێزی ڕاکێشانی زەوی بەرەو خۆی ڕایدەکێشێ، بەڵام هێزی ئەلکترۆمەگنەتیکی ناهێڵێت بڕوات. لەم نێوەندەدا پەتێک بوونی نییە، بەڵام هیچ گومان لە بوونی دوو پەتی نەبینراودا نییە. پەتێکی ئەلکترۆمەگنەتیکی کە بەرەو سەرەوە ڕایدەکێشێ، هەروەها پەتی هێزی ڕاکێشانی زەوی کە بەرەو خوارەوەی دەبات. دەتوانین بڵین هەر یەک لەو هێزانەی بە پەت ناومان بردن چەند بارهەڵگرێکی تایبەت بە خۆیان هەیە. ئەو بارهەڵگرەی بەرپرسە لە هێزی ڕاکێشانی زەوی بە گراڤیتۆن ناو دەبرێ. ئەم بارهەڵگرە بە چاوی دنیا نەبینراوە، هەروەها لە تاقیگەکانیشدا نەبینراوە، تەنیا لە ڕووی نەزەریەوە بوونەکەی قبول کراوە. بارهەڵگری ئەلکترۆمەگنەتیکیش فۆتۆنەکانن. ئەوانن ئەوەی هێزی ڕاکێشانەکە فەراهەم دەکەن. بارهەڵگرەکانی هێزی گەورەیش گلۆنەکانن. بارهەڵگرەکانی هێزی لاوازیش بۆزۆنەکانی W لەگەڵ زێتن. ئەمانە ئەو پەتانن کە لە گەردووندا هەن بەڵام نابینرێن. ئەو هێزەی من لەسەر ئەم هێلکەیە تاقی دەکەمەوە کاتیە. ئایا تا چەند دەتوانم بەم شێوەیە بەردەوام بم؟ بێگومان پاشماوەیەک ماندوو دەبم. بەڵام ئەم چوار هێزەی کە لە گەردووندا ئافرێنراون هیچ کاتێک کەم و زیاد ناکەن. لە سەرەتاوە وتمان گەر یەکێک لەم چوار هێزە نەبوونایە پرۆژەی گەردوون شکستی دەخوارد. ئەم ڕستەیە دیسان نقصانە. گەر یەک لەسەر ملیۆنی یەکێک لەم چوار هێزەیش نقصان بووایە، دیسان گەردوون نەدەبوو. تێڕوانینی پاوڵ دەیڤیش کە ڤیزیازانێکی بەناوبانگە لە مەیوتمان جیاواز نییە. گەردوون وەها دیارە لەلایەن بەدیهێنەرێکی خاوەن عەقڵەوە ئافرێنرابێ کە ئامانجی بەدیهێنانی بوونەوەری عاقڵ بووە، وەگەوەی لە ئەفسانەی گۆڵدیلۆکس و سێ ورچەکەیشدا بەرچاومان دەکەوێت. هەر شتێک لە گەردووندا هەیە بە تەواوی تەبایە لەگەڵ ئەو زیندەوەرانەی تێدایە. ئەم ڕوونکردنەوە زانستیانەی کە ئەم هاوسەنجی و پێودانگە ئەندازەییە وردە نادیدە دەگرن کەم و کورد دەمێنێتەوە. دەتوانین بڵین گەردوونەکەمان بە شێوەیەکی زۆر ورد قورمیش کراوە. گەردوون ڕێک ئافرێنراوە لە پێناو ئەوەی بە شێوەیەکی ڕێک و پێک DNA بێنێتە بوونەوە و ژیانی لەسەر فەراهەم ببێت. هەر بۆیە گەر لە تەقینەوە گەورەکە بڕوانین کە لە دنیای زانستیدا قبول کراوە، دەتوانین تەنیا دووشت بڵین. سەرنجامی ڕێکەوتگەلێک کە بەناو ملیاران ساڵدا بڵاو بوونەتەوە، پارچەکانی خوار ئەتۆم هەر لە خۆیانەوە دروست بوون. واتە هەمویان لە هیچەوە هەر لە خۆیانەوە دروست بوون. خۆیان هیچ ئامانجێکیان نەبوو. بەڵام دیسان بە عەقڵێکی هاوبەشی نێوانیان ڕێکەوتون لەسەر ئەوەی هێزێک دروست بکەن کە پێکەوە ڕایان بگرێ. دواتر بە شێوەیەکی خۆڕسکانە گەردوونیان دروست کرد. گەر لۆژیکی ئێمەی مرۆڤ ئەمانە قبول نەکا، ئەوە پێویستە ئەمە بڵین. ئافرێنەرێک کە خاوەنی هێز و توانستی بێکۆتایە لەسەر و ڕەهەندەکانی ئێمەوەیە بە فەرمانی ببا هەموو شتێکی ئافراند. سەرەتا پارچەکانی خوار ئەتۆمی دروست کرد. دواتر بە تێپەڕینی کات دەبەتوانی 82 ئەتۆمی ئافراند. دواتر ئەم ئەتۆمانە لە پێناو پرۆژەی گەردووندا بە 4 هێز پێکەوە بەسترانەوە.